بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. پێشەکی دەستخۆشی لە لقی ئیقرائی قەزای کەفریەکەم بۆ ئەم میوانداریە، خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی مەجلیسەکەمان بکاتە مەجلیسی خێر و بەرەکەت. برا بەڕێزەکانم، ئەو بابەتەی کە حەزەکەم ئەمڕۆ عەرزانی بکەم بابەتێک کە پێی ئەوترێ علو الهمة في طلب العلم، واتە هیممەتبەرزی لە داواکردنی زانستی شەرعی. ئێمە لێرە کاتێ باسی علمەکەین باسی علمی شەرعیەکەین، چونکە علمی شەرعیە بەڕاستی کە خەڵکی بەعام بێهیممەت بوون بەرامبەری. علم ئەساسە لە ژیانە، بەبێ علم ئیتر هەموو شتەکان تێکەچێ. بە علمەوە حتا شتە دنیایەکانیش. ئێستا بۆ نمونە تۆ بتەوێت حەل لە دنیاییشە بتەوێت خانوویەک دروستکەی، ئەگەر نەیدەی بەدەست کەسێکی زاناوە خانووەکە تێکەداتە بانیەک، پارەکەشت بەزایە ئەبە. طبعا لە مەسائلی دینیشا بە هەمان شێوەیە پێویستە علومی شەرعی پەیا بکەین، چونکە داواکردنی قیامەت زیاتر پێویستی بە علمە. علمی شەرعی خۆشەویستەکانم وەرەسەی پێغەمبەرانە. پێغەمبەران کە وەفاتیان کردووە دینار و درهەم و ئەوانیان بەجێ نەهێڵاوە. ئیسارێکێک لە ئێمە کە باوکی وەفاتەکە مڵک و سەروەت و سامانی بۆ جێ دێڵێ، بەڵام پێغەمبەران کە وەفاتیان کردووە علمیان بەجێ هێڵاوە وەکو وەرەسە. حتا حەدیثمان هەیە کە پێغەمبەران کە وەفاتیان کردووە میراتی دنیایان بەجێ نەهێڵاوە، میراتی دنیایان بەجێ نەهێڵاوە، بەڵکو علمیان بەجێ هێڵاوە. علم وەرەسەی پێغەمبەرەکانە. هەر کەسێ زیاتر لە علم وەربگرێ، یعنی علمی شەرعی، ئەوەندە لە وەرەسەی پێغەمبەرانی زیاتر وەرگردووە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. مسلمانان هەمویان خاوەن پلەپایان بە ئیزنی خوای پەروەردگار. ئەوەی مسلمان بێ بەدڵ ئینشاء الله بەهەشتیە، بەڵام بەهەشتیش دەرەجاتە. ئەهلی علم لە دەرەجە بەرزەکانی بەهەشتان لە دنیایشا، یعنی ئەمە دەرەجاتە بەس تەنها لە قیامەتە نیە، بەڵکو لە دنیایشا ئەهلی علم دەرەجیان بەرزترە. ئەو کەسانەی کە قورئان ئەخوێنن، یان ئەهلی قورئانن، لەناو خەڵکیشە سەیرەکەی پلەپایان زۆر گەورەیە. خەڵکانێک هەیە وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، وەکو بنەماڵەیەکی، یعنی عەشرەتێکی زۆر ناودار نین وەکو بنەماڵە و عەشرەت، بەڵام بەهۆی قورئانەوە، بەهۆی ئەوەوە کە هەڵگری قورئانە، سەیرەکەی ناودارە. کەسێکە زۆر بەرزە، خەڵک زۆر ڕێزی لێەگرێ. خەڵکانێک شێ وەکو بنەماڵە و عەشرەت لە بەرزترین بنەماڵەکانی ئەهلی دنیان، بەڵام چونکە شوێن کەوتوی قورئان نییە، چونکە جاری وا هەیە ئەسڵەن دژایەتی قورئانی شەکا، بۆیە سەیرەکەی لە بەرچاو خەڵکی زۆر نزمە. با خەڵک لێشی بترسێ لەبەر خاتری پلەپایەیە کە هەیەی، بەڵام لە دڵەوە خەڵک خۆشی ناوێ، لە دڵەوە خەڵک خۆشی ناوێ. بۆیە ئەهلی علم لە دنیای شەپلەپایان بەرزە و لە قیامەت شەپلەپایان بەرزە. خوای تەعالی ئەهلی علم ئەکا بە شایەت لەگەڵ خۆیان و لەگەڵ مەلائیکەتەکانە کە شایەتی دەن لەسەر وحدانیەت و تاکوتەنیایی خوای پەروەردگار. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم. يعني أهل علم کە لەگەڵ خوایە و لەگەڵ مەلائیکەتەکانی خوایە شایەتن لەسەر تاکوتەنیایی خوای پەروەردگار. ئەمە فەزیلەتێکی زۆر زۆر گەورەیە. خوای تەعالی ئەفەرمێ: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. ئایا ئەو کەسانی کە ئەهلی علمن و شارەزان وەکو ئەو کەسانە واتان کە شارەزایان نییە؟ کەی وایە؟ کەی ئەهلی علم وەکو ئەهلی جەهل وایە؟ فەرقیان زۆر زۆرە. عالم لەکوێ و جاهل لەکوێ؟ لە حەدیثی هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێک من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله به طريقا إلى الجنة. هەر کەسێک ڕێگایەکی گرتە بەر بۆ ئەوەی علمێک بەدەستبێنێ، هەر علمێک لە علومە شەرعیەکان، خوای تەعالی و ڕێگای بۆ ئاسانەکە بەرەو بەهەشت. یعنی علم ڕێگای بەهەشتە، طریقی بەهەشتە. خوای تەعالی هەر کەسێکی خۆش بوێ شارەزایەکە لە دینەکەی خۆی. من يرد الله به خيرا يفقهه في الدين.
هیچ شتێک نییە خۆشەویستەکانم خوای تعالی داوای لە پێغەمبەر کردوێ لە دوعاکانە داوا بکە بڵێ خوایە ئەوەم بۆ زیاد کەی یعنی نە پلەپایە نە پارە ینی خوا پێغەمبەری فێر نەکردو بڵێ یا ڕەبی خوایە دەوڵەمەندم بکەی یا ڕەبی خوایە پلەپایی باشم پێ بدەی یعنی لە دنیا ینی ئەهلی پلەپایە بێ بەڵام یەک شت کە خوای تعالی بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم و هەروەها بە پێغەمبەرانی ترشی فەرمووە کە داوای بکەن ئەوش علمە وقل ربي زدني علما يعني داواکەی تۆ لە دوعاکانە داواکەی خوای تعالی علمت زیاد کە بۆ ئەوەی ئینسان هیمەتی بەرز بێ بۆ پەیدا بۆ یعنی بۆ داواکردنی علم یعنی خاوەن هیمەت بێ هیمەتی بەرز بێ پێویستە ژیاننامەی پیاوچاکان بخوێنێتەوە ژیاننامەی خوێندنەوەی ژیاننامەی پیاوچاکان یان گوێگرتن لە باس و بەسەرهاتی پیاوچاکان زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی تۆش هیمەت پیاکەی بۆ شوێنکەوتنی علم خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وكلا نقص عليك من أنباء الرسل لنثبت به فؤادك ئەفەرمێ ئێمە باسی بەسەرهاتی پێغەمبەرەکانی پێشوو یعنی چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەرەکانی پێشوو بۆ باسەکەین تاوەکو دڵت دامەزرێن بەسەرهاتی پیاوچاکان یعنی لە شوێنکەوتنی علمەیە لە داواکردنی علما هیمەت بەرزی ئەوان وا بە من و تۆشەکان ئێمەش دڵمان دامەزرین وا هیمەت بەرز بێ ئەنی ئەگەر ئێمە ئێستا کاتێک ئەخوێنین و کاتێک ئەبیسین کە موسى عليه السلام يعني كاتێک کە بنی ئیسرائیل پرسیاری لێکن طبعا موسى عليه السلام بەڕێزان خۆشتان باشە زانن پێغەمبەری بنی ئیسرائیلە و ئولو العزمە و نەبی و ڕەسوولیش بووە ئیتر لە زمانی خۆیان تاک بووە لە زمانی خۆیان تاک بووە بنی ئیسرائیلێک کە پرسیاری لێکە ئەڵێ موسى ئەی پێغەمبەری خوا کەسەیە لە تۆ زاناتر ئەویش ئەفەرمێ بۆ پێی عەقڵی ئەو هەروە بووە لە ئەو زاناتر نییە لەو زمانە ئەڵێم ئەوەی من تێگەشتم لە من زاناتر نییە ئەفەرمێ خوای تعالی وحی بۆ نەڕێ ئەڵێ بڵێ یەکێکەیە لە تۆ زاناتر یەکێکەیە لە تۆ زاناتر ئەویش خەضیرە ئانی لای خۆمان پێشن خێری زنە خەضیرە بەڵێ ئەو لە تۆ زاناترە لە بوارێکی ترە تۆ لە بوارێکە ئەو لە بوارێکی ترە لە تۆ زاناترە بۆیە موسى عليه السلام بڕیار ئەدا کە خوای تعالی وەکو نیشانەیەکی پێ بدا بۆ ئەوەی بگەڕێ بە دوای ئەو پیاوە بیدۆزێتەوە حتا فەرمێ ئەگەر چەندین ساڵ لە تەمەنم بەسەر بردووە بۆ ئەوەی بگەم بەو پیاوە علمەکەی لێوەربگرم و سوودی لێوەربگرم ئامادەم سەرفیکەم چەندین ساڵ موسى عليه السلام پێغەمبەری ئولو العزمە نەبی و ڕەسوولیشە بڕوا ئەگەڕێ بە دوای کێ بە دوای کەسێکە کەی هەنی عولەماڵێن نەبی هەنی قەڵێن نەبی نییە وەلیە ئامادە بووە چەندین ساڵ بگەڕێ بۆی بگاتە ئەو پیاوە بۆ علم بۆ وەرگرتنی علم چونکە ئەو لە هەندێک بوارە لە ئەم عالمتر بووە هەروەها ئەگەر بگەڕێن تەماشاکەین ئەبو هورەیرە خوای لێ ڕازی بێ ئەبو هورەیرە طبعا ساڵی حەوتی کۆچی مسلمان بووە لە 57 کۆچی وەفاتی کردووە ئەبو هورەیرە ئەم ئەبو هورەیرە سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یعنی پێش وەفاتی پێغەمبەر بە 3 ساڵ و شتێک ئەم پیاوە ئیمانی ئاوردووە 3 ساڵ و شتێک زۆر حەزی لە علم کردووە هەوڵی داوە ئیتر ژیانی خۆی تەرخان کە بۆ وەرگرتنی علم بەڵام زاکیری بە قەوت نەبووە یعنی علمی وەرگرتووە و زوو لە بیری چووە ئەچێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ پێغەمبەری خوا من حەزەکەم یعنی وەکو چۆن بڵێ حەزەکەم ئەوەی کە وەریەکم لە بیرم نەچێتەوە حەزەکەم لەم بوارە من بتوانم وەکو بڵێ پێشەنگ بم لەم بواری وەرگرتنی حەدیثە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت چاکی کراسەکەتین کە چاکەکە کاتۆ پێغەمبەری خوا تفێکی تێکە ئەفەرمێ بەرەو لای سێنی خۆت بیبە ئەوە گردی کەڕۆ بەرەو لای سێنی خۆت بیبە ئەفەرمێ لەو ڕۆژە بەدواوە ئەبو هورەیرە هەرچی بیبیستایە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبیری ناچوو لەبیری ناچوو بەفەزلی ئەو دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئەبو هورەیرە یەکێکە لەو ئەصحابانەی کە لە هەموو سەحابەکانی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثی زیاتر گێڕاوەتەوە تەسەوورەکەن لە ئەبوو بەکری زیاتر گێڕاوەتەوە لە عومەری زیاتر گێڕاوەتەوە لە عوسمانی زیاتر گێڕاوەتەوە لە عەلی زیاتر گێڕاوەتەوە تەسەوورەکەن هەموو عەشرەی مباشەرە یعنی ئەو چوارە و شەشەکەی تریش ئەوەنەی ئەبوو هورەیرە حەدیثیان نەگێڕاوە هەر هەموویان یعنی ئەم پیاوە بەڵام لێ بڕاوە
ئەم پیاوە بڕیاری داوە کە بۆتە مسلمان لە ناو بەرهەیوانەکەی مزگەوتی پێغەمبەرە ئەخەوت. ئامادە بووە برسی جا ئەڵێ خۆی باسێکە ئەڵێ ئەمەنە برسیم بۆ جاری وا هەیە چەند ڕۆژێ نانم نەخواردو ئەڵێ لە برسێتیە هاتم و ئەڕۆیشت منەوە بەرهەیوانەکە و دەستم کرد وەز خۆم لە برسێتی نەمەزانی چی بکەم تا ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاگەر مسلمان شتێکی بردایە بۆ ئەهلی سوفە و پیانەوتی ئەهلی سوفە يعني ئەهلی بەرهەیوانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 70 سەحابە بوون لێ بڕاون يعني وەکو بڵێ فەقیهی پێغەمبەر بوون صلی الله علیه و سلم فەقیهی تایبەتی پێغەمبەری خوا ئەبوو هورەیرە سەرتەڵەکەیان بوو. ئەبوو هورەیرە ئەفەرمێ زۆر جار ئەڕۆیشتم ناو مزگەوت دەرگای ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا وەکو ئیسە بەتەشبیه نەبێ ئەمە یعنی مزگەوتی پێغەمبەر ئەوە دەرگاکەی ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەلێ ئاخەوتم ئەڵێ نەوەک پێغەمبەری خوا احتیاجێکی بێ یان دەرچێت شتێک بڵێ من ئاگام لێ نەبێ لەوێ ئەخەوت پێغەمبەر دەرگاکەی کردەوە کسەر هەڵەسیە هیتر ئامادە بووە بە ئەو پەڕی توانایەوە خەریکەوە بێ بۆ توانی ئەو هەموو ئەحادیثە بۆ مسلمانان بپارێزی. ابن عباس گەنجێکە لە تەمەنی ئەم گەنجەیە تەمەن چەنە تۆ؟ لە تۆش مناڵتر بووە یعنی تەمەنی زۆر لە تۆش مناڵتر بووە حەزەکات يعني تر علمي پێغەمبەر کۆ بکاتەوە دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگا بە هاوڕێیەکی زۆر هاوڕێیەکی گیان بەگیانی ئەبێ لە ئەنسار ئێژە بە دەستکەینە وەرگرتنی علم يعني لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم علمەکان کۆ بکەینەوە چونکە ئەوان وفاتەکەن و علمەکان نامێنێ. ئیشەڵڵا ابن عباس خەریکی چیت يعني کێ بیر لە ئێمە ئەکاتەوە يعني ئێمە ئەبێت چی بین لەناو دوو مناڵین يعني لەناو ئەم ئیسلامە گەورە ئەبێت چی بین يعني کێ حەساب بۆ ئێماکە بەڵام ئەو ابن عباسە کە ئەو وایوت من تر خەریکم تۆش بڕۆ خوا حافیزت من هەر تازە بڕیارم داوە میشە خۆی بە تەنیا خەریکە بێ هاوڕێکەشی کە تەنیا هاوڕێیەکی بوو ئومێدی پێ بوو بۆ ئیشە هاوڕێتی نەکرد دەستی کرد بە کۆکردنەوەی علمی ئەصحابە. ابن عباس ئێستا لە ناو عولەمای ئیسلامە پێ ئەوترێ چی ابن عباس پێ ئەوترێ حبر الأمة يعني ابن عباس بوو بە مەرجعی ئومەی ئیسلامی لە دوای ئەوەی ئەصحابەکان زۆریان وفاتیان کرد حتى هەر لە گەنجێتیشە هێشتان تەمەنی 15-16 ساڵە بوو ئەمەنە علمی وەرگرت بوو بە هیمەت بەرزەکەی خۆی پیان ئەوت فتى الكهول يعني هەم فتایە مناڵێکە بەڵام هەم پیریشە كهل يعني بير أو لقرآن شاتوه كهل يعني بير يعني أم مناڵە بجسمه بتمن مناڵە بەڵام بعقل و بعلمي بيرة. عمەری کوڕی خەتاب ئەی برد لە مەجلیسی شورای ئەصحابەیە دایەنە لەگەڵ ئەو هەموو ئەصحابە ئەهلی بەدر لەناو ئەهلی بەدرە ابن عباس هێنا دایەنە حتى جاری وابوو ئەیانت هەنێکیان مناڵە چی هێنێ عمەر ئەم مناڵە هێنێ تا دووسێ جار عمەر لە بەرچاوی ئەصحابەکان ئیمتحانی کرد بۆ ئەوەی هەمویان بزانن ئەم مناڵە ئاسان نییە مناڵێکی کەم نییە ئەمە. هیمەت بەرزی ابن عباس بووە سەبەبەوەی ئەتوانم بڵێم ابن عباس يعني ئەتوانم بڵێم کاتی ئەڵەی تەفسیری قورئان ئیتڕێک ابن عباس دەکرێتە بیر لەناو ئەصحابەکانی پێغەمبەر و ئەصحابەکانی تری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەریکی تەفسیر بوون ابن مسعودە ئوبەی کوڕی کەعبە بەڵام کاتێک ئەوترێ تەفسیری قورئان یەکسەر ابن عباس دەکرێتە بیر يعني ئەو علمە گەورەی بۆ ئێمە بەجێهێڵە ڕاستی زۆر گرنگە ئێمە هیمەتمان بەرز بێ و دراسەی ژیاننامەی پێشینان بکەین تاوەکو ئیسفادەیان لێ بکەین. هەروەها یەکێکی تر لەو شتانەی کەوامان پێکە هیمەتمان بەرز بێ هاوڕێتیکردنی کەسی هیمەت بەرز هاوڕێتی کەسی چاک هاوڕێتیکردنی کەسی چاک زۆر گرنگە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمونەی هاوڕێتیکردنی کەسی باشمان بۆ دێنێتەوە وەکو ئەیکا بە نمونەی کەسێک کە بچێت لە لای دوکانی عەتر فرۆشە دانیشێ و کەسێکی تریش کە بچێت لە دوکانی ئاسنگەرا دانیشێ کە ئەچیتە لای هاوڕێیەکت کە عەتر فرۆشە یا عەتری لێکڕی یا عەترت پێدا بە هەدیە یا هیچ نەبێ کە عەتر ناکاتە گیان بۆ خەڵکی تاقیەکاتەوە بۆنەکەی تێتە ملتا و عەتراوی ئەوی بەس کاتێک ئەڕۆی بۆ لای ئاسنگەر ئیتر هاڕەوینی ئاسنگەرتر خۆتان بیری لێ بکەنەوە و تەپ و دووکەڵەکەی ئاسنگەر کە دێتە سەرتە یعنی هیچ نەبێ هەڵەسی بەچی بۆی بۆنێکی ناخۆش لەگەڵ خۆ تاڵاگری یعنی ئاوایە. ئەمجا عەرەب و توێتی قسەیەکیان هەیە ئەڵێ الصاحب ساحب ئەڵێ الصاحب ساحب
يعني شي مامۆستا أحمد الصاحب ساحب يعني هاوڕێ ساحبە سحب دەکات سحب يعني ڕاکێشەرە بالفعل وایە بالفعل صاحب ساحبە هاوڕێکەت تۆپانچی بێ ئەتکا بە تۆپانچی هاوڕێکەت نەرگیلەکێش بێ بڕوا بۆ کافیتیریا ئەتکا بە نەرگیلەکێش حەدیثێکمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هاوڕێی فەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل هم إنسان لسر ديني برادركيتي يعني دين تان أبي منهج تان وكيك بيدي يعني منهج تان وكيك بيدي باب زاني كي أكن بهاوري خوتان كرديش قسيكي بيشيناني كرد حمق سكانيان ضلنيا بنيا آيات يا حديثة حمق سكاني بيشينان أفر من دو قال دولي كابن دو قال دولي كابن ناشنا بيستيك أجنا خويك دو قال بخرا دوليك ناشنا بيستيك يعني رنيا ناقوري بلام خويا أجتا خويك أخلاقا أجتا أخلاقيك أقام لخومان بزور زور بيويستا وكسي طلبي علمك إخلاصي أبي زور أبي بو خوا طلبي علمك أبي بو خوا بكي ما بس تنهار رزابوني خواي پروردگار ما بس أو بي خدمتي دينك خوا بكي أو زور گرنگا زور گرنگا نيت حموش تكانا قوري حقيسا تو شتي الدنيا عايش حقيسا مكتب تو مكتب أخواني زور بي خلق أخواني الله باك رقم بيتشتي بس تو أجر نيتت أو بي أو مكتبة علم بياكيت وخدمتي ديني خواي بيبكي إبتا عبادت كوابو زور گرنگا إنسان همو كاري كان نيتي باك بي زور گرنگا هر لبروية أبيني زورك لعلماء كاتيك كتيبا كان النوسيتوا يكم جا حديثي نيتي يعني ناوا إنما الأعمال بالنيات إمامي بخاري درقايح صحيحة كي كردوتوا بإنما الأعمال بالنيات إمامي مسلم درقاي صحيحة كي كردوتوا بحديثي إنما الأعمال بالنيات هروها إمامي نووي 40 نووي هربا إنما الأعمال بالنيات تسبيق وهروها رياض الصالحين أدب كردين لقل ماموسا زور قرنجا إنسان أدبي هبه لقل ماموسا جبريل عليه السلام ديتا خزمتي في غمري صلى الله عليه وسلم مسلمانان فيركا بو چون أدبيان هبه ديت لبردن في غمرة دانشيت شوكي لا تقي شوكي في غمري صلى الله عليه وسلم دسق هذا صرماني وبرسيارك بأدب يعني زور قرنجا إنسان بأدب برابر بماموساكي زور گرنگا مامۆساکەی ماندوو زور گرنگا ئەوەی کە مامۆساکەی پێدا جێبەجێ بکە زۆر گرنگە لە داهاتووشە ئەگەر دوای چەند ساڵ تێپەڕی کرد بەسەر ئەمیش بوو بە عالم لەوانەیە جاری وایە لە مامۆساکەی زیرەکتر بێ لەوانەیە جار وایە لە مامۆساکەی زیرەکتر بێ هەر ئەبێ ڕێز لە مامۆساکەی بگری من ڕۆژێکیان پیاوێک خوای تەعالا کردێ سەبەب هیدایەتدانم یەکەم کتێبی دینی ئەو من هەر نوێژوشتمە کرد لە کفریش بووین لا هفتاونو من الحمد لله مناڵێک 9 ساڵان بەم نوێژم کردووە بەس کە چوینە کەلار و ئەمانە یەکەم کەس حاجیەک ئێستا لە کەلارە ئەو یەکەم کتێبی دینی پێدام باوەڕەکەن لە دەیەها مەجلیسا کە هاتووە لە بەردەمی هەڵسام وتم مامۆسای منە زۆر گرنگە ئینسان ڕێز لە مامۆساکە حتا با دوایی فکرەش تۆزێ جیاواز بێ کابرا یەک تۆزێ فکری هەر یەک تۆزێ فکری ئەگۆڕێ ئیتر حەساب بۆ مامۆساکەی ناکە بگرە هەنێک لە هەندێک شوێن دژایەتی مامۆساکەی کردو بڕواتان هەبێت من خەڵک ئەناسم یعنی مامۆساکەی بەدەستیەوە مرد تا کردێ پیاوێکی باش دوای ئەوە هەر دەستی داری گرت یەکەم کتێب کە نووسیوەی لەسەر مامۆساکەی خۆی نووسیوەی یەکەم کتێب کە نووسیوەی لە دژی مامۆساکەی خۆی نووسیوەی هەن قسەیەکەیە مامۆسا محەممەد شعرێکەژێ علمته الرماية وانية علمته الرماية فلما اشتد ساعده رماني الله فيري تير وشاندرم كرت هر دستي داهيني قلت كتير بوشيني كم تير وشان يخوما إذا هي أوابي وفاية برام إنسان أبي ريز لما موساكي بقري يعني من إسباسي لقل ما موسانا وزادانا باسي ما موسايا كم ما موسام بول لحشتاو سيو أوانا لكلارا فيري قرآني كردم يساو بس أو عزاني بس قرآن زاني وإخلانته جاري واي شيء تجويده هيني تجويده نازاني بس ما موسى بلام خوا أقداره خوا خوي شاهيدة لسن أنقصك أيكم يعني كأي بينم واهستكم صحابيك في غمر بينم من دعابو دو جور كسا كم لدعي دايكو باو دعابو ما موسى كانم ودعابو تلبكان دائما ألم يا ربي خوايا الرحم بما موسى كانم كي دانا بدانا أوي كنايب كيو تبيرم أيلم والرحم بتلبكاني شمكي أوي كالروج الأرجان درسم دعوتوا
لەسەر ڕێگا بەردەوام بێت چونکە ئەوش دێتە ناو خەزینەکەی خۆم دوایی ئەوش زۆر گرنگە. علم هیلاکی گەرەکە ئەبێ ماندوو ببی، ماندوو نەبی علمت يعني تۆ بڵێ من علم دەستکەوە ماندوو نەبم ئەوە شتی وا نابێ. علم پێویستی بە حفظەیە، حفظ خۆشەویستەکانم. ئەو کەسە عالمە کە شتی زۆر لەبەرە، ئەو کەسە عالمە کە شتی زۆر لەبەرە. مامۆسا محەممەد حەسەن دەدوو هەیە، ئەم پیاوە باسیە کرد ئەیوت لای ئێمە حتا گەیتە 7 ساڵان و 8 ساڵان کۆتایی ئەبێ هەموومان ئەبێ قورئانمان لەبەر بێ، حتا 8 ساڵان ئاخر حەدە ئەبێ قورئانمان لەبەر بێ. وتی من لە 8 ساڵان لەبەرم کردووە، وتی ماشاء الله، وتی بابە من زۆر دواکەوتم، وتی هاوڕێکانی من زۆر پێشتر بوون. وتی دوای ئەوەی کە ختممان کرد، یعنی پێش لەبەرکردنەکەی ئەڵێ کە ختممان کرد ئەوەی تر تەواو بە مەزبوطی زەبطمان کرد و ختممان کرد، ئەیوت ئەمانکەنە ژوورێکەوە، دەرچوون نییە لەو ژوورە جگەل لە پێویستی هاتنەوێ، ینی دەستنوێژ و ئەمانە دەرچوون نییە ئیلا ئەبێ 100 جار ختمە بکەی ئەوجا دەرەچیتر، 100 جار ئەبێ ختمە بکەی ئەوجا دەرەچێتر. وتی ئەی تۆ چەندێکت کرد؟ وتی وەڵا من 8 کرد، کە باوکم زانی ئیتر 8 کردە زەبتم کردە ئەگەر هینی کردم، وەکو چۆن بڵێ ڕازی بوو لەم بە 8 جا ئەو مامۆستایە هەرچی پرسیارێکی لێ ئەکرێ ئەمەندە بەسەری عەیڵەیە تعجبت دێ، چونکە لەو جەوەیە پێگەیشتووە. زۆر زۆر مهمە حفظ و ئەمە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی وەفدی عەبدوڵە قەیس دێن بۆ لای بڕێشتیان پێڵێ ئەفەرمێ لەبەری کەن و بڕۆنەوە بە قەومەکەتان بیگەێنن، لەبەرکردن زۆر زۆر گرنگە. ئیمامی شافعی ئەفەرمێ علمی معی حيثما يممت يتبعني صدري وعاء لا جوف الصندوق إن كنت في البيت كان العلم فيه معي أو كنت في السوق كان العلم في السوق. أفرمي من سيانقم كردوتا وعاي علم كشتيتي كم بو هركو برمها لقلما صدرم يعني سينجي خوم مضلي خوم كردوتا وعاء نك صندوق جوفي صندوق جاران كتيب يعني لناو جوفي صندوق على قرد ناو صندوق على قرد كتيبه وكاتوابو مكتبه بوشي يسيخو مع النبو كتابك مثلا لبيسين دروسيان كريان خصنا ناو صندوق نك علمكم لناو صندوق به اگر لما لابم علمكم هلا قلبايا اگر لبازار شابم علمكم لناو بازار راي يعني لقل ما لناو بازار بويا هندي العلماء وكو ابن حزم دوجا المكتبه كانت كامله قرداوه نوسيتي وجاري كتر اي زور ضروره اما اقام لخومان بكاتيك خريكي طلب علمكين دوورگرتن لە معصیەت و لە گوناح زۆر زۆر مهمە و عمل بەو علمە بکەی کە وەریەگری. خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. توو شتێک وەرەگری و دوای ئەیدەیتەوە بە خەڵق زۆر ضرورە خۆتیش هەوڵ بدەی عملی پێ بکەی. خوای تعالی فەرمێ ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هەیە بەخوا بۆچی قسەیەکەکەن خۆتان عملی پێ ناکەن. خوا زۆر تووڕە ئەبێ لە کەسێک کە قسەیەک ئەکا خۆی عملی پێ ناکە. زۆر گرنگە ئێمە عملی پێ بکەین. ئەمجا لە قورئانە هەروەها لە سوورەتی البقرة خوای تعالی فەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم ئەو بە خەڵکێژن چاک بە خۆتانتان لە بیرۆ چۆت و ئەنتم تەتلون الكتاب لە کاتێکا کە ئێوە کتێبی خواشە خوێننەوە. یعنی معقول نییە تۆ کتێبی خوا خوێنیتەوە و خۆتیش عملی پێ ناکەی. نمونەی ئەو کەسانەی کە قورئان خوێندنەوە یان یا علمی شەرعی ئەدەنەوە بە خەڵک و خۆیان عملی پێ ناکەن، نمونەیان خوای تعالی لە قورئانی پیرۆزە بە دوو نمونەی زۆر عجیب، یعنی ئەو نمونەی بۆ کەستر نەهێناوەتەوە بۆ ئەوان نەبێ. فەرمێ مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار. ئەو کەسانەی کە تەوراتیان هەڵگردوو بە جوانی ئەدایان نەکردووە بە جوانی نەیان گەیاند، ڕاستی نمونەیان وەکو نمونەی گوێدرێژ وایە. لا حول ولا قوة إلا بالله. لە شوێنێکی ترا باسی کابرایەکە کە عالم بووە و دوایەوە لەبەر خاتر پلەپایەی دنیا هەڵگەڕێهاتوو. خوای تعالی فەرمێ مثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث وإن تتركه يلهث. ئەوە سوورەتی عەراف ئاياتی 185 و 186 ببینن. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ
سيكي زور جواني هي أفرمي شكوت إلى وكيع، طبعا وكيع ما مصايب هو سوء حفظي، على شكاتو سكالاي خوان بردلاي إمامي وكيع ما مستاي كالدرباري ويك حفظ تيكتشوه جاء إمامي الشافعي جنابتان بيستوت على كاتي تشتي لبرك بردايا دسي خصة أملاي لا برك أبو أوي نوقت يقلبه أو نسريع لبريك يعني هالسير يكرت لبريك يعني حفظي زور بقوات بوا أو أنا تايبت بون من تصوركم بأساني دروس نابنوا لو أنا إخوي تعالى لزمانك أو أنا دروس كردي زمان كمبيوتر وما أنا بوي إسلام بوي ديني خوي بباريزي أو أنا معجزة إخوان من راسي يعني أسا لم زمانه كزماني جوجل وأمانة لواتي أو بأساني دروس نبيتوا يعني شو كيسا بديل أوها يعني أفرمي شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي في وتم آغاد لخوض بجناح نكي ترك جناح كواز لجناح بينا فأرشدني إلى ترك المعاصي وقال لي إن العلم نور ونور الله لا يهدى لعاصي وفرمي علمي خوا نورا نوري خواي تعالاش خوا نايدا بكس يكتوان باربي يعني بالراسي علم نورا نوريك لنا وضلايا ضل روش نكاتو باشان فكري إنسان روش نكاتو جاء زور گرنگا و کەسێک کە علمە خوێنێت خۆی بپارێزێت و کۆتاشتیش کە زۆر گرنگە من حەزەکەم عەرزانی بکەم ئەویش ئەوەیە کە ئینسان ئەبێ کاتێ بەدوای علما گەڕێ ئەبێ تۆزێک دوور بگرێ لە خەڵک هەتا بێتە خاوەن علمێکی باش یعنی تۆزێک شتە کۆمەڵایەتەکانی کەم کاتەوە هاتوچۆی کەم کاتەوە برادەرەکانی تۆزێک کەم کاتەوە مەگەر برادەرێک تەشجیعی بکەن لەسەر ئەم ڕێگایە چونکە بەڕاستی ئەگەر تۆ خەریکی گەرەکت بێ خەریک علم بیت و علمت دەستکەوە لەولاوە بدۆن بۆ ئەملاوی کە بتبا بۆ ئەملاو بەشی خەڵک ناکەی مامۆستا دکتۆر محەممەد خانی قسەیەکی جوانی ئەڵێ مەلای ئێمە بۆ ناوێ بە عالم ئەڵێ مەلای کورد بۆ ناوێ بە عالم الحەمدولای ئێمە عولەماشمان زۆرە بەس ئەو یعنی ئەڵێ یعنی پێشکەوتنێکی زۆرتر بەخۆیانەوە نابینن بۆ ئەڵێ چونکە مەلای ئێمە تەنها مامۆسای تەنها خاوەن علم نییە تەنها مەشغوڵی علم نییە مەلای ئێمە ئەبێ بێ بەرنۆژی بۆ خەڵک بکە بێ خودبەی جمعە ئامادەکە بۆ خەڵک ئەبێ پێنج فەرزە لە مزگەوتە لەگەڵ خەڵکا دانشێ نیم سەعات بەر لەوە نیم سەعات دوایەوە ڕۆیە مزگەوتێک هەرمەیان بینی خەڵک مزگەوتەکە هاتن مامۆسا بۆ مەلایەکمان بۆ پەیان ناکەین مەلایەکیانش بوو مەلایە زۆر چاکیان بوو تاوان خۆش و چاک و مزگەوتەکە نوێژی جمعیتیان ناکرێ بەس نوێژی تیاکرێ ئەی من شتم فڵانە کەس مەلاتان نییە مامۆسا ئەو بانگە داتێتە ناو مزگەوت و دوایی ذکرەکانیش تەواو ناکات ڕواتە دەرەوە وتم بەرەتانە چی بکەن وەڵڵا مەلا ئەبێ نیم سەعات بەر لەوە بێت و بڕێ لەمە تەقیمان بۆ بکاو نیم سەعات دوایەوەش بڕاتۆ خوا مەلایە نیم سەعات بەر لەوە بێ وەل خەڵکە عاشایرەکە دانشێ و نیم سەعات دوایەوە بڕاتۆ ئەمە کەی فێر علمە کەی علمی بۆ خوێندرێت کەی توانای هەیە ئەمجا کشتە کۆمەڵایەتەکان بۆ سەر قەبرستان وەی لە ئەو مەلایە نەچێ بە سەر قەبرستان جاری وا هەیە 2 ساعت 3 ساعتی پێچێت تا ئەچیتە سەر قەبرستان و جەنازەیەکە بەنەوەی بێتە سەر قەبرستان و دەیتەوە مع العلم يعني قبرستان چی پێویستێکی بە مەلا هەیە آخر بنا قەبرستان چی پێویستێکی بە مەلا هەیە من ڕۆژێکیان لە مزگەوتی حاجی مەدحەت جەنازەیەکیان هێنا کابراکە فەقیر بوو جەنازەی فەقیر بوو هێنایان بۆ ئێوە نازانم عەرەب بوو نازانم بەخوا بیرم نییە بالضەبط ئیتر منیش وتم مامۆساتان هەیە کەس هەیە لەگەڵتانە بێن ئەو کاتە محاضرەیە و شتێ درا لەسەر قەبرستان وتم کەس هەیە لەگەڵتانە بێ وتیان وەڵاهی وتم ئەگەر کەس نەبوو ئاگادارم کەنەوە ئیتر دوایەوە لە خۆمە بیرم کردوتم بەخوا من بۆ زۆر کەس شومە با بۆ ئەمەش بچم تازە فایدە ناکە ئیتر چار ناچارەوە هەر ئەبێ بچم ڕۆشتم گەشتمە لای با بڵێن فلکەکەی لای کۆمیتە تەلەفۆنیەکەم بۆ هات سێرم کرد یەکێکەوتم فەرموو وتی مەلا وتم بەڵێ تۆ مەلا بۆچی بۆ فەقیرەکان نایە بۆ سەر قەبرستان بەس بۆ دەوڵەمەندەکان ئەچێ بە قورسا و قورسان وتم بۆ عەزیزەکەم چی بووە چی ئەوە تا نایە بۆ فەقیرە مەلەوەتان نەهاتی بە سەر قەبرستان وتم عەزیزەکەم من نامەڕێوە بێم بۆ ئەوێ طبعا بۆ شێوەی خۆی معالەجەم کرد قسەیشم بۆ لا کرد بەڵام مەبەستم سەی کە خەڵک چۆنە یعنی نەچی بۆ ئیلا ئەبێ مەلا بچێ بە قەبرستان مەلا چی پەیوەندێکی بە قەبرستان هەیە ئیلا ئەبێ مەلا بچێ بۆ تەعزیە ئیلا ئەبێ مەلا لە سوڵحە مەلا بێ ئیلا ئەبێ ئیتر لە هەموو شتێ ئەم مەلا ئەخەنە ناو بڕێ مەسائیلەوە ئەم مەلا فەقیرات بەوا بێ
بنا يسبيري لي بكره خو هرچون بو صلح يسب بو نمونه بمنوتيان كاكا من كاكاروان تقريبا بليم چنيك بمن داواي كردو بو ايران نظر چنيك يعني ماوەیەکی زۆر من پێم نەکراوە بێم چونکە ئاسان نییە تۆ ماوەیە بدەیت 4-5 ساعتی پێ 2-3 ساعت پێ بچێت یعنی پێویستت کاکە بەخۆت ئەبێ 2 ساعت بەر لەوە هەرەوە نیە و 2 ساعتە 2 ساعت بەر لەوە بێ خۆت ئامادەکەی ئەبێ خۆت ئامادەکەی پێڵاوت سبووکەی قاتڕەکەی وانە ئەبێ تەرتیباتی خۆت کە قومە ئاسان نییە تۆ وەکو خەڵکێکی تر نییە ئیسا کابرا کەلپەلی ئیشەکە ڕابۆ ئەنێ بەس مەلا ئەبێ ناو پاکەتەوە دەرچوو بێ بەخوا جاری وە هەبوو پیان نەگەیشتمە عنی مەزبوطم یەکێ گەشتن مامۆسا وێژن ژنی مەلا ئازایە باشەوە بۆچی قاتەکەت وتی نەکریا بە توی لاقەت چییە بە منەوە کە قاتم وتی کرابێ وتی نەکرا ئەمە نایلەن تۆ فێر علمی نایلەن فێر زۆر تێکەڵی خەڵک بی یعنی دەرگاکانی علمت لێ داخن بەڕاستی ئەو کەسێک کە خەریکی علمە ئەو کەسێک کە مەلای خەڵکە یعنی بەس ئیشی خەڵک ڕاییەکە قەیناوە ئەڕوا بۆ تەعزیە ئەڕوا بۆ قەورسان قەیناوە من باسی ئەوە ناکەم باسی ئەهلی علمەکەم من ئەم قسەم بۆ ئێوەیە کە ئێوە خەریکی ئەم ئیشن ئەهلی علم ئەبێت تۆزی لێ ببڕێ. صلى الله وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.